خۆتان دەزانن چ وڵاتی کۆماری تورکیانەوە ئێران بە هەردووچیان هەڵساون بە تۆ بارانکردنی ناوچە سوورەکانی هەرێمی کوردستان بە هەر بیانوێگرن بۆیە ئەمانە ئێمە وەکو ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە و ڕێکخراوە ژینگەیەکەن بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەم کارە نامرۆڤایەتیانیان دەکەن ئەم ناکارە ژینگەیانیان دەکەن کە بۆتە هۆی تێکدانی ژینگەی ئەم سنوورە کە لە ناوچوونی سەدان هەزار دۆنم زەوی کە بە ڕوبەری سەوزایەکانی ناوچۆ کە ئەمە زیانی بۆ خاکەکە هەیە بۆ ئاسمانەکە هەیە بۆ ئەو ئاژەڵ و زیندەوەرانەی کە لەو سنوورە بوونیان هەبوو بۆ دۆ دانیشتوانەکەش کە لەوێن دەر هەوایەکی پاچی دەبوو بەڵام لەگەڵ تۆ بارانکردن و ئەو کارە ساتانە بۆتە هۆی تێکچوونی ژینگە و دروستبوونی چەندەهان نەخۆشی جۆرا زۆر و ئەو بەروبوومانەی کە هەش بوون لەوێن دەر بۆی ئەو تۆبارانەوە لە ناو چوونە کەەوە دەستی کاریش کەمتر بووە بۆیە داواکارین وە زووتری کات تۆبارانەکان ڕاگرن بۆ ئەوەی کارە ساتەکانی ژینگەی بوەستێتن لەبەرەوە ئەو خاکە شێوێنراوە شێوەی جوگرافیەکەی تێکدراوە کە چ ناوچەیەکی شاخاوی یان ناوچەیەشی سروشتی بیتن و سەرچاوە ئاویەکان پێیز بوونە بۆیە داوایان لێ دەکەین ڕاوگیرێتن و داوا لە هەموو بەرپرسانی عراقی و هەرێمی کوردستانیش دەکەن هەڵوێستێکی تند بنوێنن بۆ ئەوەی ئەم کارە ساتە ڕابوەستیتە بێگومان ژینگەی هەرێمی کوردستان کە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی باش سەوزایی هەبوو گەشتبوودە سەروی نزیکەی 120 ئێستا دەبینین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان و بەرەو کەمبوونە دەبێتن ئەم کارە ساتە کە وڵاتی تورکیا کە کردویتە سەر هەرێمی کوردستان کاریگەری لەسەر تەواوی ژینگەی گۆی زەوی دروست کردبووە بە تایبەتی هەرێمی کوردستان و خودی خۆشی زیانی بەردەکەوێتن بۆیە تێکدان و بڕینەوەی دارەکان کارەساتی ژینگەی بەدواوداتێن چلافا و بێت ڕاماڵینی خاکەکە بێتن چ لە ناوچوونی ئەو زەویی کە ڕوبەرە سەوزایەکەی لێ هەیە چ ژینگە و گۆڕانکاریەکەش هەواکان بێ کە لەم سنوورە دووبارە دەبێتەوە ئێمە بڵین 100% شێشتان کەمە 100% دژی ژینگەی هەرێمی کوردستانە 10 ساڵ 15 ساڵی تر دەگەڕێنەوە دواوە دیسان تۆدا 10 ساڵتر ئەو ڕێژە سەوزایە دروست نابێتن وەرە و زیاتریش بگرە بۆیە پێویستە یعنی ڕێگری بکرێتن لەمە پێویستە هەموو لایەنەکان نەتەوەی گرتوەکانی وێن بێنە سەرخەت بۆ ئەوەی جارێکی تر ئەم کارە ساتە ژینگەیە دووبارە نەبێتەوە بەداخەوە ئێمە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی چەندین جار ناڕزاییمان دەربڕیە دژ بە تێکدانی ژینگە بەداخەوە لە ماوەی ڕابردوو یەکێک لەو هۆکارانەی کە ژینگەی هەرێمی کوردستان و سنوورەکانی تێکدایە لایەن هێزەکانی تورکیاوە بووە کە دەستیان کردووە بە داربڕین کە لایەزەل ئێستاش بەردەوامە ئێمە چەندین جار هەڵوێستی خۆمانۆک و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی داوەتە لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوی ڕێگری بکرێتن لە بڕینەوەی دار چونکە ناکرێتن لە هەر شوێنێک کە شەڕ و ئاژاوێشتا بیا خود هەر ڕوبەڕووبوونەوەیش تێدا بێت دەست ببردرێت بۆ تێکدانی ژینگە بەداخەوە تێکدانی ژینگە دژی بە هەموو پرەنسیپەی نێودەوڵەتیە چونکە هەر کاتی هەر هۆکارێک دەست ببردرێت بۆ تێکدانی ژینگە چونکە ژینگە واتە ژیان بەداخەوە ئێمە لە ماوەی ڕابردوو چەندین جار کۆنگری ڕۆژنامەوانیمان کردووە ناڕزاییمان داوەتە هەتا ناڕزاییمان گەیاندوتە حکوومەتی تورکیاشکە پێویستە زوو دەست هەرگرن لە بڕینەوەی دارەکان لە سنوورەکان بەداخەوە کە پێویستە ڕێکخراوەکان بە گشتی هەڵوێستیان هەبێتن و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی توندی هەبێتن دژ بە بەو داگیرکاری کە تورکیا کردوێتی لە بڕینەوەی دار و تێکدانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بەداخەوە ئەو بڕینەوەی دارە لە ماوەی ڕابردوو لەلایەن هێزەکانی تورکیاوە کراوە دژ بە هەموو پرەنسیپەی مافەکانی مرۆڤ و ژینگەیە و دژ بە هەموو یاسایەکانی جەنگە چونکە تۆ لە هەر شوێنێک جەنگ هەبیتن ناکرێت دەست بۆ تێکدانی ژینگە بی بەداخەوە لە ماوەی ڕابردوو ئەو ناوچە سنووریانەی هەرێمی کوردستان کراوەتە ناوچەیەک کە و سەبر دەبێتە ئەو شوێنێک کە کەلکی ژیانی تێدا نامێنێتن ئەو ناوچەی سنووریانی هەرێمی کوردستان ناوچەیەکی سروشتی جوان بوون بەڵام لایەن هێزەکانی تورکیا سەبر وا تێک دەدرێت وا دەکەن کە هەناسەی هەرێمی کوردستان ببڕن پێویستە نەک هەر هەرێمی کوردستان پێویستە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی عێراقیش هەڵوێستیان هەبێتن بۆیە دووبارە داوا لە تەواوی لایەنەکان دەکەن کە هەڵوێستیان هەبێ و بێدەنگ نەبن